ريدي مصوصني خل يانا كوي مبوشو تخواب المي فيصلي بيوم كيني يال عزيز شنمي ونوشو نظر شنمي ونوشو بخوانا وشوش وصوصني خل يانا جدا ومانيكو عزيز جدا ومانيكو بخواري جبوشي ومكيني يال عزيز شن ظليفك اوتو نظر شن ظليفك اوتو بخوا خلانم جمادو سوسني يال نظر ريوتا هزار إجايش خالم نريوم مكال يانا وينيتو نظر عزيز وينيتو نظر أريدي لم سوسني خال يانا كوي مبوشو إجاب البي فيصلي بيو سوسني يال عزيز شنمي ونوشو نظر شنمي ونوشو دەنگ خۆش بێ کاک فەرزاد. ئازیزان و خۆشەویستانی کورسات و کورسات مەگەزین لارکوێکن جوانترین سڵاوتان لەبێتەوەم کاتتان باش بێت. جەژنتان دووبارە پیرۆز بێت هیوادارین ئەم دوو ڕۆژی جەژنتان بە خۆشی بەسەر برد بێتەوە بە ڕۆژەکانی دیکەشتان بە هەمان شێوە بەدڵێکی خۆشەوە بەسەر بەرن و لە دوای جژنیش بە هەمان شێوە هەردڵتان خۆش بێت و هەمیشە لە خۆشی و شادیابن. وەکو بینیتان تەوەری یەکەمی ستۆدیۆ یاخود با بڵێن بەرنمێکی تایبەتی جەژن لەگەڵ یەکێک لە هونەرمەندە دەنگ خۆش و خۆشەویستەکانی کوردستان لەگەڵ هونەرمەند فەرزاد مەهدینیا بێت کە گەڕاوەتەوە بۆ کوردستان و هەمیشە ئەمان بینی لە شوێنێکی جێگیر نەمانە بینین لاو قیتارا وەرمانەگرت هەرجارە و لە شوێنێک بوو لە بەرەوەی کار و چالێکی هونەریەکانی زۆر بوو وەکو بەڵێنیشمان لێ وەرگرت بوو پێشتر کە پێمانوت کاتێک کە گەڕایتەوە کوردستان کورسات و کورسات مەگەزین لە یاد مەکە و وەرە بۆ بەرنمەکەی ئێمە ئەویش بێگمان دڵی نەشکاندین و لەبەر ئەوە وەکو جژنانەیەک بۆ کورسات و کورسات مەگەزین گەڕایەوە بۆ بەرنمەکەی ئێمە و ئەمڕۆ چەندین بەرهەممان پێشکەشەکات و کۆمەڵێک پرسیاریشی ئاراساکەین و سەرەتاش با ئێمە نوقلی جژنانەی خۆمان بین بە کاک فەرزاد و کاک فەرزاد بەخێربەی بۆ کوردستان بەخێبێتەوە بۆ کوردستان و بەخێربەی بۆ کورسات و کورسات مەگەزین. زۆر سپاس بە ناوی خوای بەخشندە و میهرەبان ئەوەڵ سڵاومێ بۆ ئەدەب و نجابەتی جەنابەت زۆر سپاس و هەروەها کەناڵی کورسات و هەموو بینەر و بیسەری کورساتی خۆشەویست لە هەر کوێنەی دنیا دەنگ و ڕەنگی من ئەبیستن خۆشەویستی من قەوڵ بفەرمونون ئومێ دەکەم جەژنێکی خۆشتان هەبوو بێ گەدلمان ئازاد بکەن ئینشەڵا بتوانین ئەمڕۆ بەرنامێکی جوان پێشکەش بکەین خۆشحاڵم خوای گەورە تەمەنی بە مندا جارێکی تر بێمە کورسات خۆشەویست و بتوانم گرانی پێشکەش بکەم تەمەند درێژ بیت و جەژنە پیرۆز بێ کاک فەرزاد زۆر سپاس بەر لەوەی دەست بە بەرنامە بکەین سوپایزێکمان بۆ تۆ ئامادەیە وەکو سوپاسێک بۆ تۆ شتێکمان بۆ ئامادە کردیت و هاوکارانمان ئەگەر بۆمان بهێنە نێو ستۆدیۆ بۆ خۆشەبینەری بیت و پێشکەشی تۆی ئەەکەین کە ئەمەوەکو هەڵبەت وکو دیارێکی بچووکە بۆ بەڕێستان دەستخۆش زۆر سپاس پێشکەش بێت بە هونەرە جوانەکەت و بۆ فاکەت بۆ دەستگای میدیای کوردستان زۆر سپاس پێزانم دەستان خۆش بێ یاخوا خۆتان گوڵ بن و ئەمرتان گوڵ نەبێ ئومێد دەکەم بەردەوام بن یاخوا تەمەندرێژ بن دەستان خۆش بێ زۆر بە نرخ و بەرزش و دەستان خۆش بێ منش لێرەوە پێشکەش یەکەم بە هەموو بینەر و بیسەری ئەم بەرنامە ئومێد دەکەم هەمیشە دڵخۆش بن ئێستا کە من ئاوا دڵخۆشم زۆر سپاس یاخوا هەمیشە دڵخۆش بێت کاک فەرزاد هەستێکی چۆنەکە گەڕاویتەوە کوردستان و هەوای کوردستان هەڵەبژیت لە ئێستەیە وەڵی تر لەگەڵ سپاس بخوای گەورە و میهرەبان بەڕاستی هەستێکی زۆر تایبەتە چون کە غەریبی هەمیشە هەست دەکەی کە هەست بە پەراوێزیەکەی دوور کەوتیتەسەوە لە هەستەکانت دووری لە ئایلە و خانەوادە و خۆشەویستەکانت دووری کە ئەگەڕیتەوە بۆ نیشتیمان باوەشی نیشتمان هەست بە و گەرمایی و خۆشەویستی ئەەکەی کە بەڕاستی لەلایەن خەڵکۆ و
هەم بۆ لە سروشتەکەی چۆ هەمووی وەرەگرێبێ بە ئەنرژیەکی زۆر تایبەت کە جارێکی تر سپاسی خۆی گەورەکەم کە تەمەنی بە من بەخشی لەو غوربەتی سوید و لەو یەخەچاڵی سویدە کە سپاسگوزاری ئەویشم بەڕاستی گەڕاومەتەوە ئێستا لە خزمەتیەوە. دووبارە بەخێر بیتەوە کاک فەرزاد جا جملێ بوو لە گۆرانەکەی باسی کەواتە کرد بتکەوە مەپۆشە لەونە تێگەشتم هەڵبەت وشە لی تێگەم چکە شێوەزاری هەورامی زۆر جوانەوە زۆریش حەز ئەەکەم فێر بم بەڵام کەمێک گرانە. باسی کەوات کردو و منیش باسی جلەکانی تۆکەم کە زۆر دڵم خۆشە کاتێک کە میوانێکیەتە نێو سۆدی کورسات مەگەزینەوە بە تایبەتتر کاتێک کە جەژنە جلی کوردیە پۆشێت جلەکانت زۆر جوانە و ئەم شتێنەکە و چیە کاک فەرزاد؟ پشتێنەکە پێڵێن شاڵی هەجیجی بەڵێ کە لە دێ هەجیج دروستەکرێ ڕانکۆ چۆخەکەی شەروا لە هەورامان دروست کراوە ڕێک دیارە هەورامیەوە من لە نزیکەوە ئەیبینم هیوادارم لە لای ئێوە شۆ دیار بێت ڕێک دیارە ڕەسەنی هەورامانە زۆر جوانە پیرۆزێ بێ کاک فەرزاد جەنابی سەروا ماشەڵا جلەکە زۆر جوانە هەمیشە دەرەکەون جەنابتان و هەروە پێشکەرانی تر زۆر لامان لە کورسات کە ئەیبینین یعنی حەزەکەین مەخصوص لە وڵاتی کە لە ئەوروپا سەری بەنامەکانەکەن جلی کوردی لایمان زۆر بە نرخەوەژین باوە بە پیرانمانە و تایبەت لە هەورامان کە لەلاو هەموو سەختی و حقیقت ئەو هەموو بەرپەنگە کە بلێوێ بووە ئەو خەڵکە بڵێن خۆشەویستە ئەهوەنە ئیهادەیە توانیانە جلێک جوان دروستکان کە ئێمە ئێستا جیل ئێستا لە بریەکەین کە بەڕاستی شانازی پێوەکەین بێگومان جێوی شانازیە. کاک فەرزاد گەڕایتەوە بۆ کوردستان لە ئەم جەژنەیە پێم بڵێ چیادگاریەکە هەیە لەگەڵ جەژن و لەگەڵ کوردستانە چ شتێکت بیرەکەێتەوە کە باسی جەژنەکە یەکەم شتکێتە ناو مەشکی کاک فەرزاد وڵای سەر لە بەیانیەکی خۆش کە دەنگی ئەڵاو ئەکبەر و خێزان هەڵساونەتەوە و چێشتەکە جیاوازە و هەستەکە جیاوازە و قەوم و کەسوکار و جلی جوان و پێکەوە بوون یەکسەریەتە مێشکمنەوە کە ئێستا کاتیەوەیە کە دڵەکانمان لە یەک ساف بکەین کاتیەوەیە کە کاتی دووبارە بوونەوەی کاتێک ئەوەیە کە ئێمە ڕەشی و ناخۆشی لە دڵ دەروونمان دەربکەین و ببین بە نورێک بۆ یەکتر و بتوانین خۆشەویستی پێشکەش یەکتر بکەین. پێشتر کە زۆر لە لام تایبەت بوو ئەمە لە گوندی ژیوار بووین خاڵم دایکم خەڵکی ئاوایی دەرەکیە ئەتر خاڵم بە ئەهات بۆ ماڵمان ئەو کاتە ئاهات چکلوتی هێنا جلی هێنا کە مناڵ بووین زۆر خۆشەکە و هەمیشە ئەوم بیرێنێتەوە کە یەکسەر ئەو هەستە خۆشەی مناڵی مە بیرێنێتەوە ئەو جلکڕینی زۆر خۆشبوونیە شەو لە لای خۆتە خۆیان دوست دەتۆش ئەمە کردووە کە جلەکان لە تەنیش خۆمانەوە ئەخەوێنین هەتاکو و بەیانەوە دڵمان پێی خۆشە هەنە جار بووە لە باوشم لەگەڵ پێڵاوە خەوتوم تا ئەوە خراپتر لە باوشی خۆیان خۆیاندۆتی بیرمە کە کلاسی 5 بووم باوکم خوا گەداری بێ لێرەوە دەستی ماچەکەم زۆر سپاس لەگەڵ دایکمی خۆشەویستم لێرە پیرۆزبایی جەژنیان دوای پیرۆز بێت جوتە ئەدیداسی بۆ کڕی بووم پێشتر باتە بوو کردیان ئەدیداس باوەڕ فەرموشەوە تا بەیانی لە باوشما هەر پێڵاوکە لە باوشما بوو هێشتارە هەستە و هەیە زۆر باشە. کاک فەرزاد بەدەستی پڕەوە گەڕاوەتەوە کوردستان واتە بە بەرهەمەوە گەڕاوەتەوە یاخود ئەوەتە بۆ شتێکی دیکە گەڕاوەتەوە تەنها بۆ خۆشی و بینینی ئازیزانی گەڕاوەتەوە؟ بە حقیقەت بەدەستی پڕەوە گەڕاومەتەوە پێما خۆشە زۆر سپاس چەندانە کارێکم ئامادە کردووە لە مۆنتاژایە ڤیدیو کلیپ کە ئیشەڵا بە زووی پێشکەشەکرێ کارێکم لەگەڵ گروپی کامکاران کار کردووە کە ئیشەڵا ئەوەتر جا تێمەکەی تێمی بەهارە تر ئەگەر عمر باقی بێ ئیشەڵام چەند ڕۆژە شاید دوو هەسێ هەفتێکی تر بڵاویەکەینەوە یعنی بەرهەمەکە شا دەبێتەوە لەگەڵ گروپی میوزیکی کامکاران لە کوردستان بەرهەمەکەتان دروست کردووە لەگەڵ گروپی هەڵپەرکەی دانیکەش دروستمان کردووە ئیتر بزانین ئینشەڵا قسمەت بێ تۆزە بارودۆخەکە ئەوەی نەبوو کە ئیش بڵاو بکەیتەوە شەڕ و گرفت بوو ئەتر شکر بۆ خوا وردە شتەکە ئەهۆ نەبێتەوە و ئیشەڵا بتوانین لە فرسەتێکی باشە
بڵای بکەینەوە ئینشاء الله بەزووی بڵای بکەنەوە کاک ئینشاء الله. فەرزاد ماوەیەوە پێش کۆنسرتەکە ئەنجامیان وێمەش لە کورسات مەگەزینەوە باسمان کرد بێگومان لەگەڵ گروپی میوزیکی هەورامان بوو بڵێ ئەو کۆنسێرتا دەنگدانەوەکی گەورەی هەبوو پێم وابە لە فنلەندا بوو بڵێ کۆنسێرتەکەتان وە بە شێوەیەکی ڕاستەخۆریشمانگرتی کە بڵێ. لەناو قەیتارەکەیە بڵێ وابوو پێمان بڵێ ئەو کۆنسێرتە چۆن بوو چونکە دەنگدانەوەیەکی زۆر گەورەی هەبوو و ئەوانەی کە ئامادەیان هەبوو لە نێو کۆنسێرتەکە بە تایبەتر ئەتوانین بڵین بیانیەکان بۆ چونیان چی بوو لەسەر جلی کوردی گۆرانی کوردی بڵێ بە حقیقت دوایەوە کە من ڕۆشتم بۆ ئەوروپا خۆ دەزانی جەوی ئەوروپا جەوێکە ئینسان لە هونەر دوورە خاتەوە بەڵێ من هاتم علا بە ئەوم خستە پێش ئەوەی کە هونەرەکەم بپارێزم بەڵێ هەڵسام بە دروستکردنی و کۆکردنەوەی گروپێک بەناو گروپی موسیقای هۆرامان کە بتوانین دەنگی موسیقای خۆمان بین عرض بکەم گروپەکەمان پێکهێنا چەند ژەنیارێکی خۆشەویست هەم لە فنلەند و هەم لە ستۆکۆڵم هەڵساین بە بەشداری بووین لە یەکەم بەشدار بووین لە فستیواڵێکی گەورەی موزیکی فۆلکا لە هێلسینگ لە بڵین کاوستینەن بە ناوی فستیواڵی موسیقی کاوستینەن دوایەوە زەنجیرە کۆنسەرتێکمان دروست کرد بەڵێ لە شاری تەمپر دەستمان پێ کرد لە هێلسینکی لە یوڤاسکولا لە فینلەند ئەمجار هاتین بۆ ستۆکۆڵم لە یوتیوبری دەستمان پێ کرد ئەمجار هاتینە ستۆکۆڵم کە مۆڵە سەرەکیەکەمان ستۆکۆڵم بوو دوایەوە تقریبان بڵین 550 کەس بەشدار بوو هاتبوو هەم نخبەی لێبوو مامۆستا وەکو مامۆستاناسی ڕەزازی لێبوو لەگەڵ خێزانی مامۆستاکانی لێبوو مامۆستا پەیوەنجافی لێبوو هەستێکی زۆر زۆر قوڵ بوو بەجلی کوردی و هاتبوون بەڕاستی یەکێک لە ئارەزوەکانم بوو چۆن هەمیشە وت سیاچەمانە دەنگ و عەشق و وەشەویستی هەورامانی ئەبێ جیهانی بێ کە چوومە سەر ستەیجی بڵین سودرا تیاتر کە یەکێک لە شاهانەترین ستەیجەکانی موزیکی دنیا ئەتر لەویا بەحەقیقەت دڵم پڕ بوو کە خی گەورە ئەو لوتفیە لە حەقم ناکرد بە هەموو سەختیەکانی و توانیم کۆنسەرتەکە پێشکەش بکەین کە دەستی هاوڕیانی چم لێرەوە ئەگوشم و دەستیان سپاسیانەکەم کە بەڕاستی ڕەنجێکی زۆریاندا بۆ پرسیارەکەی جەنابەت کە خەڵکی بیانی کە چۆن ڕوانن بە موسیقای کوردیا تایبەت موسیقای ڕەسەنی هەورامان موسیقای من موسیقایەکی یونیکە کە نە فارسیە نە تورکیە نە عەرەبیە بەڵکو مورکێکی واقعی کوردیە ئەو مورکە ئەو یونیک بوونە ئەکاتە کارەکە خەڵک سەرنجی خەڵک ڕاکێشێت تا ئێستا نەیان بیستووە بۆ نمونە سیاچەمایان نەبیستووە بۆ نمونە چەپڵەیان نەبیستووە وردەبەزمیان نەبیستووە ئەمجار کە ئێمە لەوێ کۆنسرتمانە کرد دوای کۆنسرتەکە ئاهاتن پرسیاریان لێ کرد لەبارەی مێژووی ئەم کۆنسرتەوە کە وای کرد من لە کۆنسرتێکی تایبەتە بۆ ئەو کەسانە کۆنسرتم کرد و شیکاریم کردەوە لەسەر میوزیکی هەورامان کە پێشەوە کە بمون بۆ کوردستان پێشکەشم کرد کۆنسرتێکی ئاکوستیک بوو تایبەتمەندەکانی موسیقای هەورامان و هەموویشم شی کردەوە بۆیان و دوایەوە لە فنلەندی چا کۆنسرتێکی یەکجار گەورەمان کرد کە ئەرزکەم ئەمە حاصل ڕەنجی ئەم چەند ساڵی من بوو کە بە حقیقەت زۆر مانووی کردم بەڵام زۆر دڵخۆشم بەوە کە توانین بەردەوام بم و لەو ئاستا توانین موسیقی ڕەسەنی هەورامان پێشکەش بکەین ماندوو نەبیت و هەمیشە دڵخۆش بێت جا من داوا لە هاوکاران مەکەم کە ڤیدیۆیەک هەیە ڤیدیۆیەکی تۆیە بیهێنە نێو شاشەکەی پشتمانەوە و بینەری بین و کەمە گفتوگوی لەسەرەکەی حتما Yeah.
كوتي أكونه وراني من دماء وبلاك يا وسي ومن يا وراني کاک فەرزاد یادگارێکە هەیە لەگەڵ کردنی ئەم بەرهەمەیەکە لە نێو کورد ئایدڵا بوویت هەموو بەدەنم ڕاستە بووە ماشەڵا لەو دەنگە نەگۆ دەنگی خۆم بەڕاستی ماشەڵا بێگومان زۆر زۆر سپاس زۆر سپاس بۆ خوای گەورە وەڵا ئەوە بڵێم کە تۆ هەنێ جار هەند بیر لە کە مناڵ بووم بە ئەوە بڵێم کە مناڵ بووم شوان بووم لە ژیوار دڕکێک بوو سەرەکەی تۆپ بوو من دڕکەکەم ئەبڕێ و ئەم کرد بە میکرۆفۆن گورانی مەخوێن بۆ مەڕەکان کە جوانە ئەم ویست ئەبم بە گورانی بێ جا دایکم غەریب بوو لەو دێ ئەیتر شعری فێرە کردم و ئیتر ئەکەوتمە گورانی وتن بەرحاڵ هەستی کە چوومە ئەو ستەیجە لەوێ هەستی ئەو کاتەی مناڵیم بیر هاتەوە کە خۆم بیرم لێ کردەوە کە ڕۆژێکە بێ بە گورانی ئەمە بە گورانی بێش تا وردە وردە ئەوە بوو پەنجەرێ کراوە وەکو کورد ئیدۆڵ کە بەڕاستی ژیانی هونەری و ژیانی پریواتی منیشی گۆڕی سپاس بۆ خوا تا قوناخێکی باش شوین و توانیمان ئیشی جوان بکەین کە هەر کات ئەیان بینمەوە یعنی بەرهەمەکان یەکسەر هەموو گیانمە بێ بە هەست چۆن زۆر بە هەست و زۆر بە عشقێکەوە گورانەکانمەوت کە حەز دەکەم هەمیشەی چوابێ یعنی کە گورانی خوێنم هەموو هەستی خۆمی پێدەوە نەوێت کە فقط بەس گورانی وتنێک بێت بەڵێ کاک فەرزاد جا من حەزەکەم لێرە شتێک ئاشکرا بکەم 2007 بوو کاتێک کە سەیری کورد ئایدڵمە کرد تاوەکو سەر لای هیچ کەسێک تەوان ئەمەم نەوتۆ بەڵام لە ماڵەوەمان کە تەماشامانە کرد هەر لە خۆمەوە حەزمەکرمە خوای ئەوە بیباتەوە کاک فەرزاد نەم ئەزانی کە ڕۆژێک لە ڕۆژان بەرنمەیەک لەگەڵ تۆیاکەمەوە چەندین جار بەریەک ئەکەوێن و بەرنامە بەیەکەوەکەین کە بەڕاستی من زۆر دڵم خۆشە و جێگەی شانازیت و بینیمیت کە چەندێک شانازی بە ئەو کاتەی خۆتەوەکەیت و چەند بە جوانی هێشتار ئەو هەستەوتیاماوە دەستشتە ئەجوڵان لەگەڵە دڵخۆشم سەرکەوتوو بیت مەمنونم بۆ نەجابەتت زۆر سپاس ئەو هەستەی کە جەنابت وە لە فرەی کۆمەلگا وەرم گرتووە بە حەقیقەت هەستێکی خۆش لە ناو کۆمەلگا ئەنرژیەکی خۆشە هەروە بینی هونەرمەندی کورد لە ڕووی لەوانەیە مادەوە هیچی دەست نەکەوێت ئەگەر ئیشێکی ڕاستەقینە بکە بەس ئەو خۆشەویستەی کە لە ناو خەڵکا هەیە ئەتوانێت ئەنرژی پێ بدا کە بەردەوام بێ باوەڕ فەرموو کە یەمەوە کوردستان ئەوە عشقەکە زۆرە ئەوە محبەتەکە زۆرە هەنێ جار ئەحەپەسمم خوایە توانم بێ خوای گەورە یارمەتیم بکە کە بتوانم وەڵام بدەمەوە هەستایەکی زۆر زۆر نایاب شتایەکی زۆر تایبەت کە لێرەوە سپاسی هەموو ئەو کەسانەکەم کە بە هەر شێوەیەک خۆشەویستیان بە من پیشانداوە کە بتوانم لەم ڕێگە بەردەوامەوە کە بەڕاستی هەنێ جار ڕۆمە بە خانەوادە و هەشت خانەوادە یەن بۆ لامان و یعنی لە بازار لەملا لەولا زۆر خەڵک بەڕێزە زانی زۆر هەستێکی خۆشە زۆر بە وفاداریش بووی لەگەڵ بەشداربووانی نێو کورد ئایدڵ و لەگەڵ ئەوەشە مامۆستاکانیش وفادارێکی زۆرت هەبوو و تەنانەت بۆ هەوادارەکانی خۆشت زۆر وەفاداری هەر لەبەرەوەش من لە دەستپێکی قسەکانمە باسی وەفاداری خۆشەویستی تۆم کرد هەم لە نێو خەڵکەوە هەم لە نێو دڵی هەرتاکێکە لەبەرەوەی تۆ زۆر وەفاداری و پەیوەندیەکی زۆر باشی شت هەیە لەگەڵ هەوادارەکانی خۆتا من حەزەکەم باسێکی هەوادارەکانی ش بکەیت لە ئێستا زۆر سپاس هەنێ جار ئێمە دنیا ئەگەر ڕەشیەکانی لا ببینیم دنیا زۆر خۆشە زۆر جوانە ئەگەر دنیا تەشبیه بکەین بە بڵێن چۆن تەشبیه بکەین بە مەڕێک تۆ گەرەکە دەبێت کەبابێکت دەستکەوێت بێ پێستەکەی لابێ خوێنەکەی لابێ ئەمجار قیمەکی چاکت دەستەکەوێت ناتوانێت دنیا بە هەموو ڕەشیەکانیەوە ببینی بڵێن وڵا دنیا ناخۆشە شتە ناخۆشەکانی لابێ ئەبینی وەفا زۆر جوانە وەفا بلای من وەکو سیفەتێکی باشی هەر مرۆڤێکی صاحب نجابەتە کە سپاسگوزاری پێوە دیارە وەفا کە نیممەنی پێوە دیارە وەفا بە حەقیقەتیش ئەوەیە ئەم دنیای فانیە ئێمە یین و ئەڕۆین لە جملەیەکی مامۆستا مەولەیە فەرمێ مامۆستا مەولەوی جا فیلسوفێکی گەورەی بووە ئەفەرمێ هەرچێ دیدووە چەم
شیوە سەفەردا ئەڵێ هەرچێکت بینی ڕۆیشت هەرچێ دیدوەچەم شیوە سەفەردا هەرچێ مەوینی هانە گوزەردا ئەڵێ ئەفەرمێ ئەمیشە ڕواکەی بینین جا بۆ باش بۆ نەبین بە نورێ بۆ یەکتر بۆ نەبین دڵەکانمان نەکەین خاوێن نەکەینەوە کە هاوڕێتیمان هەمیشەیی بێ بۆیە لای من وەفا زۆر شەرتە هیوادارم توانی بێتم شتی تایبەتم بۆ پێش هاتووە حەزەکەم دانێکیان ئیشارە پێ بکەم لە بینێکە لە نەورۆزێکا بووم دوای کوردی دۆڵ لە ئەرزکەم تەنگی سەر 6,000 نەفەر هاتبوون بەلانی مەخوێن زۆر قاڵ بووم زۆر هارەقم کردبوو پیاوێکی ئەتر بەرنامە تەواو بوو پیاوێک هات خەڵک ڕسمیە گرت و سپاسیانە کرد و پیاوێکا وتی ئەبێبی بۆ لای ئەو کچمێ من هیچ ئەمری پێکردم یەکێ پێم وتم تحملت بێ سەبرت هەبێ ئەو هەموو خۆشەویستە ئەو هەموو ئەحساسە جوانە با یەکێک هیچ ئەمرت پێ بکە بۆ یەکسەر وەستام وتی دەپێت ئەڵێ بەلای کچەکەم ئەتر خەڵکیش ڕسمیە گرتم بەس تحملم لێ بکە 5 دقم بەرێ بەسەر چاوەکانم یەم بۆ خزمەتی کچەکە دوای 20 دقە زۆری خایاند هەر ئەموت توخوا ببوورە تر خۆشم کۆتمەوە ئەیوت ناناقی ناکاتر هات بۆ یعنی زانی کە مەجالەکەی نەبوو مەجال نییە و خەڵک نایەڵێ بەرحاڵ ئەخیرەکەی چوم بینیم کچێک لەسەر ویلچرە زۆر ببوورە زۆر هین بوو زۆر قوڵ بوو کە ئەموت نزیک بوو تووڕە بم ئەموت ئەی عاقڵ تۆ کچێکی ئاوا لەسەر ویلچەر ناتوانم بچێ بەڕێگا داوای تۆی کردووە تۆ ئەو شەرتم کرد لەگەڵ خۆم وعدمدا بەگەڵ خۆم کە لە خۆم ببڕم وەکو چۆن بڵێم بڕین ئەوە تر غرورم نەمێنێ یعنی زۆر تایبەت بوو لەو ڕۆژەوە خۆشکبرایەتیمان دەستی پێ کرد ناوی ئەوین گیانە لە شاری سنەی سەربەرزە لێرەوە خۆشەویستی مایە بۆ دایک و باوکی ئەوین گیان جەژنە پیرۆز بێت ئەوین گیان جەژن مبارەکە بۆ گوڵی من یاخوا هەزارە جەژن بی ئەوین گیان ئێتر هەر ساڵکە ئێمەوە چم بۆ لای و خۆشکبراییمان واقعیە بەڕاستی و هەستێکی زۆر قوڵم پێدا ئەوین فێری کردم کە ئەبێ لە خۆت ببڕیانە جار ئەبێ لە زۆر ببوورە بەڕاستی ئەو وەفای هونەرمەندە ئەو وەفای هونەرمەندێکە بۆ هەوادارەکانی خۆی کە دڵی پڕ بۆ کاتێککە باسی هەوادارێکی خۆی ئەکات لەبەرەوەی کە زۆری خۆش ئەوێت و زۆربەی گۆرانیەکانی هونەرمەند فەرزاد مەهدینیای لەبەر لە کاتێکە خۆی وتی پێش بەرنامەوتی هەندێک جار هەیە هونەرمەند تێکستی خۆی بیرەچێتەوە بەڕاستی کە بەرهەمی زۆر بوو بەڵام ئەوینجان هەموو تێکست و گۆرانەکانی هونەرمەند فەرزاد مەهدینیای لەبەرە ئەو منیش بە چۆرکم پیا هاوکە باسی من خۆم نەجار لە بیری مەچێتەوە چم بۆ ماڵیان ئەڵێ کاکە بە مەسەڵەن ئازیزگیان بخوێنین جا زۆر حەزی لە گۆرانی ئازیزگیانە دەم ئەمین گیان لەی شارەکەم لەبەر لەبیر مەچووە وەستام ئەو بەدەوامە بوو بەڕاستی هەستێکی قۆڵ و خۆشە ینی هەستێکی ئەتوانی بەردەوام بی ئەو هەستانە پادشاهیە ئەو هەستانە هەستایەکن کە هەستەکەی کە هەیت کە هەستی مرۆڤایەتی و هونەریەکەت بەیەکەوەیە زۆر سپاس یارمەتیت کردم و هیوادارم قابلیەتی ئەوم هەبوو بێ کە قابلیەتی ئەوەی تو مادەم باسی ئەوینجانمان کرد ئەو بەرهەمەی پێشکەشکە بەسەر چاو ئەمجار فقط ئەوینگیانی نییە تقریبا نزیکە حەڤە کەسن لالو عەدنان لێرەیە دوێ کە چوون بۆ لای دایکی وەفاتی کرد بوو تەلەفۆنی کردووە ئەڵێ کاکە دایکم وەفاتی کرد منیش لەکوێ لە سوید بوو ئەی خوایە لە مەسەنجەر تەلەفۆنەکە یا جەلال یا سکای لالو سیروان محەمەدگیان یا ئارمانگیان یا حاجی عیرفان زۆرن بەس تاراگیان گەرەکم نییە کەسێ لە قەڵەم خەم چوون دواتر دڵتەنگە بن بەرەحاڵ هەمووتانم خۆشەوێ و یادارم بتوانم بۆتان بخوێنم هەر ئەوم نەدەستەریە ئەم گۆرانیچە پێشکەشی ئەوینگیانەکەم پێشکەشەوێ ئەوینگیان عزیزگیان نازارگیان عزیزی دڵێکم دل هەر بە و فێدان عزیز تاقەگۆ
لكم دل هربو في داد نظر تاقو لكم لم برن يد عزيز هر تويرن جاكم لم برن يد نظر هر تويرن جاكم دلم بو في يد عزيز لقلدن جاكم دلم بو في يد نظر لقلدن جاكم في يداي وفايتو عزيز في يداي سفايتو في داي وفايتو نظر في داي سفايتو في دايو خير جر نظر بنازدي يايتو عزيز جان نظر جان عزيزي ضلكم دل هربو في داد نظر تاخقو لكم دل هربو في داد عزيز تاخقو لكم دەنگت خۆش بێت و بەخێر بیتەوە. زۆر سپاس. زۆر سپاس بۆ بەرهەمە جوانە بێگومانەوە بەرهەمە پێشکەش کرد بە ئەوەینجان هیوادارێنەوەیش بەدڵی بوو بێت و دڵنیاشین کە بە دڵیەتی زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ هەموو شە جوانەکانە بۆ خۆشەویستیت بۆ وەفاداریت بۆ دەنگە خۆشەکەت هیوای بەردەوامیت بۆ ئەخوازین و هیوادارین دووبارە کاتۆ کوردستان لە بیرمان نەکەی. زۆر سپاس بۆ جەنابەت سپاس بۆ ئەدەبت خۆشحاڵ بووم کە جارێتر گەیشتمە خزمەتی کورساتی خۆشەویست ئومێد دەکەم ئەگە پێم بکرێ خی گەورە ئەو توانایمە پێ عتاب بکە هەتا فرەتر بتوانم بخوێنم و دڵی عزیزان خۆش بکەم چاوی هەمووتان ماچەکەم و خۆشەویستیم قوڵ فەرموو دووبارە جەژنە پیرۆز بێت و سپاس بۆ ئامادەبوونە. سپاسگوزارم.